ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆ دەبێتەوە. نەوتی هەرێم لالایەن پەرلەمانی عێراقەوە خوێندنەوەی بۆ دەکرێت. کەش و هەوای سبەینێ ڕاگەیاندرا. سڵاوتان لەبەر سومەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ چوارشەممە 22 تشرینی دووەمی 2024 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێم دانیشتنەیەک بەڕێوە دەبات و دوو پرسی گرنگ تاوتوێ دەکات. بڕیارە لە کۆبوونەوەکەدا دوو تەوەری سەرژمێری و پێشنیارێکی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار تاوتوێ بکرێت. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە ڕایگەیاند ئەمڕۆ راپۆرتێکی وەزیری پلاندانان لەبارەی بەڕێوەچوونی پرسی سەرژمێری گشتی عێراق و هەرێم دەخرێتە بەرباس و گفتوگۆی لەسەر دەکرێت. ئەو سەرچاوەیە ڕاشیگەیاند پرۆژەیەک لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت کە بریتیا لە پێدانی دەرفەتێک بۆ کەسانەی کە بە زێدەڕەوی خانوو و شوێنی نیشتەجێبوونی لە سنووری شارەوانیەکان دروست کردووە کە بتوانن غەرامەکەیان بە شێوەی قیست بدەن. بڕیارە سبەی پێنجشەممە 28 تشرینی دووەم لەلایەن پەرلەمانی عێراقەوە خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای بودجێ عێراق بکاتەوە کە پەیوەندی بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەوە هەیە. سەرچاوێکی باڵا لە پەرلەمانی عێراقەوە بە تیواری ڕاگەیاند لەبەرەوەی پشووی پەرلەمانی عێراق نزیک دەبێتەوە و ڕۆژی 9 مانگی کانونی دووەم پشووی پەرلەمان دەست پێ دەکاتەوە بڕیارە خوێندنەوە بۆ هەمواری یاسای بودجێ عێراق بکرێتەوە و لەم خوێندنەوەیەشدا پرسی نەوتی هەرێمی کوردستان بخرێتە بەرباس. جێگەی ئاماژەیە کە تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمانی عێراق سەبارەت بە دانیشتنی داهاتووی پەرلەمان ڕاگەیەندراوێکی بڵاو نەکردوتەوە، بەڵام چاوەڕوانیەکان بۆ جۆرن کە بە زووترین کات دانیشتنەکە بەڕێوە بکرێت. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێمی کوردستان کەشی پێشبینی کراوی 24 کاتژمێری داهاتووی بڵاو کردەوە. بەپێی ڕاگەیاندنی کەشناسی هەرێم ئەمڕۆ چوارشەممە ئاسمان بە گشتی هەور و نیمچە هەور دەبێت و لە ناوچە سنووری و شاخاویەکانیش ئەگەری هەیە کەمێکی دیکە بەفر ببارێت. کەشناسی دەڵێت دوانیوەڕۆی ئەمڕۆ لە چەندین ناوچەی جیاجیای هەرێم بە شێوەی پچر باران دەبارێت و ئەم شەو بە گشتی شەپۆلی بارانبارینەکە کۆتایی دێت. سبەینێ پێنجشەممەش ئاسمان ساماڵ دەبێت و سەرماش بەردەوام دەبێت. کەشناسی هەرێم بۆ سبەی پێنجشەممە پێشبینی کردووە کە ناوچەی گەرمیان بە 20 پلەی سیلیزی وەکو گەرمترین شوێنی هەرێم و حاجی ئۆمەرانیش بە 2 پلەی سیلیزی وەکو ساردترین ناوچە دەبن. هاوکاتی ڕایگەیاندووە کە لە بەرزایی و ناوچە شاخاویەکانی هەرێمدا ئەگەری ئەوە هەیە گەرمی هەوا بۆ ژێر سفریش دابەزێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.